بەڕێز سەرۆکی پەرلەمانی کوردستان، پەرلەمانتارانی کوردستان و عێراق، بەڕێز نوێنەری جێگری سەرۆکی ئەنجومەنی وەزیران، سەر و بەڕێوەبەر و سەرۆکی دەرزاکانی میدیا و ڕۆژنامەنووسان، ئامادەبانی عەزیز، ساڵی 2020 حکوومەتی هەرێمی کوردستان بە ئامانجی کبکردنی دەنگی ئازاد و جیاواز هەموو ڕێکارەکانی زەبر و زەنگی بەرامبەر بە ئازادی ڕۆژنامەگەری بەکاری هێناوە. بە شێوەیەکی نایاسایی نووسینگەی کەناڵەکانیان داخستووە، فەزای کاری مەدەنیان بەردەست کردوێتەوە، لە هەموو خۆپیشاندانەکاندا ئاسەنگیان بۆ ڕۆژنامەنووسان دروست کردووە تا ڕووماڵی خۆپیشاندانەکان بکەن. ساڵی 2020 بۆ ڕۆژنامەنووسان هێندە خراببوونە ئارام بووە کە ئاسانترین کردار بەلای هێزانیەکان ئەوە بووە بە شەق و دەمانچەی کارەبایی پەلاماری پامێران بدەن، بەبێ فەرمانی دادگا دەستگیریان بکەن و بیان خەنە ناو زیندان، شەق لە خانمە ڕۆژنامەنووسان بدەن، بە نامەی زارەکی و لە ڕێگەی MMS-ەوە هەڕەشە لە کچان و کوڕانی ڕۆژنامەنووس بکەن، لەسەر نووسینی پۆستی تۆڕە کۆمەڵاتیان چالاکوان و میدیاکاران بخەنە زیندانی تاکە کەسیەوە. سەرکوتکردنی ئازادی میدیا هاوکات بۆ لەگەڵ شاردنەوەی بەشێکی زۆری ئەو زانیاریانەی کە خزمەت بە بەرژەوەندی گشتی دەکەن بە بیانووی زیانگەیاندن بە ئاسایشی نەتەوەیی. بەپێی یاسای ڕۆژنامەگەری حکوومەتی هەرێمی کوردستان مافی داخستنی میدیا ڕێگرتن لە ڕووماڵی خۆپیشاندانەکانی نییە، بەڵام لە بری جێبەجێکردنی یاساکانی کوردستان لەم بوارانەدا پەنا بۆ بڕیار و ڕێنمایی وەزارەتی ڕۆشنبیری و وەزارەتەکانی تر دەبن کە بە دڵنیاییەوە ناکرێت ڕێنمایی و بڕیار هێزی یاسای هەبێت بەڵام دەیکەن. زۆر بەخێر بێن. بەداخەوە ئەو ژمارانەی لێرای خینە ڕوو ئەو چۆنەڵی ئاماری پێشێلکاریانەی کە لە راپۆرتەکە هاتووە، راپۆرتەکەی ئەم ساڵی سنتەری میترۆ بە ناوی زەبر و زەنگ و تۆقاندنە کە راپۆرتی ڕەوشی ئازادی ڕۆژنامەنووسی لە هەرێمی کوردستانی عێراق بۆ 2020 خاتە ڕوو کە بەم شێوەیە 385 پێشێلکاری بەرامبەر 291 ڕۆژنامەنووس و دەستگاکانی ڕاگەیاندن لە هەرێمی کوردستان، 163 ڕێگری، 74 دەست بەسەرکردن و ڕاگرتن بەبێ بڕیاری دادگا، 48 هەڕەشە و لێدان و سوکایەتی، 42 زەوتکردن و کەلوپەلی ڕۆژنامەوانی، 8 حاڵەتی هەراسانکردنی کچانی میدیاکار کە لە نێو راپۆرتەکە ئەو چیرۆکانە خوێندنەوە کە چیرۆکی جیاوازە، 30 دەستگیرکردن و ڕاگرتن بەدەر لە کاری یاسای ڕۆژنامەنووسی و یاسای ڕۆژنامەنووسی، 8 بەڵێننامەی پڕکردنەوە، 6 شکاندنی کەلوپەلی ڕۆژنامەوانی، 4 داخستنی ئۆفیسی کەناڵ، 2 هێرش و تەشویشی ئەلکترۆنی. هاوکات لەگەڵ راپۆرتەکەی ئەم ساڵدا پێشێلکارەکانی دەرەوەی ئیدارەی هەرێمی کوردستانیش هاتووە کە بەم شێوەیە 120 پێشێلکاری بەرامبەر 83 ڕۆژنامەنووس و دەستگای ڕاگەیاندن، 71 ڕێگری، 30 دەست بەسەرکردن و ڕاگرتن بەبێ بڕیاری دادگا، 9 زەوتکردنی کەلوپەلی ڕۆژنامەنووسی، 7 هێرش و لێدان و سوکایەتی، 2 پڕکردنەوەی بەڵێننامە و 1 ڕفاندن. لە دوای خوێندنەوەی ئامارەکە دیارە ئەو ژمارەی پێشێلکاریەکان ئەگاتە دەستی ئێوە، لە نێویاندا هەموو وردەکاری و ئامار و ڕوونکردنەوەی تێدایە. زۆر سپاس بۆ ئێوە.